السلام عليكم طبعا كنت كان عزيز الله ورحمة خدای گەورە بڕژ بەسەرتان مامۆستا ئیسماعیل سەباحم ئەمڕۆکە لە خزمەتتانم بۆ تۆمارکردنی یەکەم بابەتی بەشی ئەدەبی کوردی پۆلی نوێنبی لە ڕێتی قوتابیانی بەڕێز وەک ئاگادارن دوای تۆمارکردنی سەرجەم بابەتەکانی بەشی ڕێزمان بەشی کاری ڕاهێنانەکانیشەوە ئەمڕۆکە دەست دەکەین بە تۆمارکردنی وانەکانی ئەدەب سەرجەم بابەتەکانی ئەدەب لە دوو ڤیدیۆدا ڕوون دەکەینەوە ڤیدیۆ یەکەم تایبەتە بە بابەتەکانی وەرزی یەکەم هەروەها ڤیدیۆ دووەم تایبەتە بە بابەتەکانی وەرزی دووەم دواتر ئینشاڵڵا بابەتەکانی بەشی نمونەی ئەدەبیشتان لە بۆ تۆمار دەکەین لە یوتیوبەکەی خۆماندا بڵاوی دەکەینەوە دێن یەکەم بابەتی وەرز یەکەمی ئەدەبی کوردی پۆلی نوێنبی بنەڕەتی ڕوون دەکەینەوە کە ئەژ بریتێ لە ئەدەب قوتابیانی بەڕێز دێن ئیسلای لە یەکەین دەڵێ لە یەکەم خەتدا ئاگادار بە دەڵێ زاراوەی ئەدەب وێژەشی پێدەگوتری وێژە یەک جار لە امتحانی نیشتیمانی هاتووەتەوە وتبووی زاراوی ئەدەب بۆ شایشی پێدەگوتری زاراوی ئەدەب بۆ شایشی پێدەگوترێت چ بوو وێژەشی پێدەگوترێت واتە چبری ئەدەب چبری وێژە هەروچیان هەمان واتایان هەیە جارێکمان هەیە دەڵێ ئەدەب چەند واتای هەیە دەڵێ مامۆستا ئەدەب دوو واتای هەیە یەک ئەدەب لە ڕووی وشەییەوە ئەو واتای یەکەم دوو ئەدەب لە ڕووی زاراوەییەوە با بمزانین لە ڕووی وشەییە چێ لە ڕووی زاراوەییە چێ دەڵێ ئەدەب لە ڕووی وشەییەوە ئەو ئاخاف و گوتراوە نایابانە کە خۆشی شای دەخنە دڵی گوهدار و خوێنەرانەوە جا گوتراوەکە شعر بەخشان هەڵبەستینات و بۆزانی بەرز و چیرۆژ خۆش و گوتاری ناوازە دەگرێتەوە چکە دێتە گوێلێبوون و خوێندنەوە چەند خۆشیی لێوەردەگیرێت واتە لەو زاری هاتووە دەیگۆ ئەو ئاخافن و گوتراوە نایابانە کە خۆش شاد دەخنە دڵی گوهدار واتە گوێگێر لەگەڵ خوێنەرانەوە جا گوتراوەکان شعر پەخشانی هەڵبەستی نایاب و هۆزانی بەرز چیرۆ خۆش و گوتاری ناوازە بێتن ئەوان هەم پێیانژێت زاراوەی ئەدەب لە ڕووی چ لە ڕووی وشەییەوە بەڵام لە ڕووی زاراوەییەوە ئەدەب قوتابیانی بەرز واتای چ هەیە لە ڕووی زاراوی ئەدەب لە ڕووی زاراوی بریتێ لە نواندنی هونەری بەرز لە دەربڕین و نووسیندا باشە بەو شێوەی دەقی ئەدەبی لە دەقی ئاخاوتنی ئاسایی جیا بێتەوە سارێشترمان هەیە دەڵێ پێناسەکانی ئەدەب لە ڕووی زاراوەییەوە چین بیان نووسە چەند پێناسەکمان هەیە لە بۆ ئەدەبی قوتابیانی بەڕێز لەوانێ لە ئیمتحانێ بۆ تۆ بێت بڵێ فڵان پێناسە دڵ ماسە پێناسەی زاراوەیی ئەدەبیان یەکەم دەڵێ ئەدەب یەکێکە لە هونەرەکان وەک وێنە مۆسیقا و بیناسازی باشە ئەوە دەڵێ ئەدەب یەکێکە لە هونەرەکان وەک وێنە مۆسیقا و بیناسازی بەڵام کەرەستەی وێنە بۆیە و کەرەستەی مۆسیقا دەنگە کەرەستەی بیناسازی بلۆک و سیمەنتۆ و ئاسن و کەرەستەی ئەدەبیش وشەیە واتە چی واتە تو کاتێک دەتەوێت پێناسەیەک لە بۆ ئەدەب بکەی ئەدەب وەکو هونەرێک ماوەڵێ لەگەڵ دەکرێت چۆن ئێستا بۆ منە وێنە چێشان هونەرە مۆسیقا هونەرە بە هەمان شێوە بیناسازی هونەرە بە هەمان شێوە ئەدەبیش هونەرێکە لە هونەرە جوانەکان باشە چۆن ئێستا مەگەر بمانەوێ وێنەیەک بچێشین ئەمە پێویستمان بوێ کە فڵچە و بۆیە و کاغەزمان لەلابێ وایە وە کاتێش کە دەمانێ ئالەت تێکا خۆ ئامێرێکی مۆسیقی بژین پێویستمان بە ئامێرێکی مۆسیقی هەیە لەگەڵ مایک و لەگەڵ ئەو هونەرمەندە بە هەمان شێوە کاتێک کە دەمانەوێ بیناسازێک ینی بینایەک دروستکەین بیناسازێک ئەنجام بدەین پێویستمان بە بلۆک و چیمەنتۆ و ئاسن و چەند کەرەستێشتی کە دەبێتن واتە ئەوان هەم کەرەسەکانی ئەو هونەرانن بە هەمان شێوە کەرەستەی هونەری ئەدەب بریتێ لە وشە بەڵام دەی وشەکە جیاوازی لە وشانێک کە ئەم نەتوو لە ڕۆژانە دەری دەبڕێت ئەو پێناسەی لەو ئەدەبی پێناسەی دووەم دەڵێ ئەدەب تۆماری بیرە پەسەندەکانە واتە لە هەموو کات و ساتێکدا دەقی ئەدەبی سەرکەوتوو ئەو دەقەیە کە پارێزگاری لە دابنەریتی ڕستنی کۆمەڵگا دەکا تێگەیشتنی جوانینەتەوە بۆ گەردون و ژیان لەخۆ دەگرێت واتە چی واتە ئەدەب بریتە لە تۆمارکردنی بیرە پەسەندەکان ئەو بیرانە کە کۆمەڵگە قوڵی دەکاتن واتە ئەدەب بریتە لەوەی ئەتوو بەرهەمێک بنووسی بەرهەمەکە کۆمەڵگە پێ باش بی کۆمەڵگە لەگەڵی بگوزێتن بەدڵی کۆمەڵگە بێتن ئەو تۆمارکردنی بیرە پەسەندەکانە سێمینە دەڵێ ئەدەب بریتە لە ڕەنگدانەوەی باری ژیانی کۆمەڵگە ئاگادار بە دەڵێ ئەدەب بریتە لە ڕەنگدانەوەی باری ژیانی کۆمەڵگە لە هەموو ڕووەکانی ئابوور و سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری واتە ئەدەب بریتە لەوەی ئایا کۆمەڵگا چییە ئایا کۆمەڵگا چۆنە بارودۆخی ئاینی ڕۆشنبیری بۆنمونە سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەو کۆمەڵگەی چۆنە ئەگەر زەین دێنێ هەرێک لە کۆمەڵگەکان کاتێک ئەدەبیاتی دەنووسن شعرێک دەنووسن یاخود پەخشان یاخود ڕۆمانێک بەشێک لەو شعر و پەخشان و ڕۆمانە هەڵگری بیری کۆمەڵگەی ئەو کەسێک کە تەقەکەی نووسیوە ئێستا بۆ نمونە ئەمە کاتێک کە شعرێک دەنووسین
کابرا کە شعرەکە نووسی بوون دەڵێ پێشمەرگەیە هێزی نیشتیمانم ئارامیە بۆ گیانم تەماشا دەکەی کابرا باس لە واقعی خۆی دەکات واقعی ژیانی کۆمەڵگەی خۆ کۆمەڵگەی هێزێکی بنای هێزی پێشمەرگە کە چەکدارە کەواتە ڕێک دەکرێت ئەو پێناسەیەکی گشتگیر بێت لە بۆ بابەتی ئەدەبی یاخود لە بۆ زاراوەی ئەدەب ئەو سێ پێناسەیەمان هەیە لە بۆ زاراوەی ئەدەبی باشە دەکرێت لە امتحانێکی لە پێناسانەوە بێت لە پێناسە لە ماوەسی پێناسەی ئەدەبە سیارێشتە لە ڕەگەزەکانی ئەدەب چەند دانم باسییان بکە ڕەگەزەکانی ئەدەب تابیانی بەڕێز 4 دانەمان هەیە ڕەگەزەکانی ئەدەب 4 دانن سۆز باشە واتە عاتفە بیر فکر ئەندێشە واتە خەیاڵ لەگەڵ واتە بابێ بزانین سۆز چییە بیر چییە خەیاڵ چییە هەروەها واتە چییە سۆز دەڵێ ئەو تین و شەوقەی کە لە دڵی ئەدیبدا بۆ کاریگەربوونی دەقەکەی دەخێتە ناو دەقەکەی لە وزاری هاتبووە دەیگو ئەو تین و شەوقەی کە لە دڵی ئەدیبدا بۆ کاریگەربوونی دەقەکەی دەخێتە ناو دەقەکەیەوە پێناسەی دەرماوەسی پێناسەی سۆزە سۆز واتە عاتفە عاتفە واتە ئەو هادەڵێ ئەو تین و شەوقەیە یعنی ئەو هێز و ڕووناچی ئەو شەوق و زەوقەیە کە دەخرێتە ناو وشەیەکەوە بۆ وشەکە وا لە دەکە کە کاریگەری بەو دەقەی کە نووسراوە باشە تا وای لێدە کە خوێنێت دەقی پرسۆز دەخوێنێتەوە خۆی پێناژێت لە پڕمەی گریان دەدا یان زۆر کار تێکرا دەبێتەوە بە دەقەکە هەمیشە لە بیری دەمێنێتەوە ئێستا بۆ منە ئەمە ناری شاعیرمان هەیە بۆ نمونە ناری شاعیرەوە لە 1877 پێم وابێ 77 یان 78 لەو دەوروبەرەی مردووە بەڵام تاوەکو ئێستا شعرەکانی دووبارە دەکرێتەوە شعرەکانی دەکرێن بە گۆرانی خەڵک شعرەکانی لەبەرخۆی دەڵێتەوە ئەمە چییە ئەمە نیشانەوەی کە دەقەکانی نالی شعرەکانی نالی هەڵگری سۆز و عاتیفەیەکی زۆرە سۆز و عاتیفەیەکی باش و تند و بتەی تێدا هەیە باشە بۆیە کەواتە سۆزێکێکە لە ڕەگەزە گرنگەکانی ئەدەب ڕەگەزی دووەمی ئەدەب قوتابیانی بەڕێز بریتە لە بیر واتە فکر دەڵێ ئەو بیرەیە کە ئەدیب دەوێت لە ناو دەقەکەیدا سەرکەوتنی بۆ زامن بکات و زاڵی بکات بەسەر بیرە تازەهاتووەکانی ناو کۆمەڵگەیەوی واتە چی واتە هەموو دەقێکی ئەدەبی پێویستە بیرێکی تایبەتی بیانێ سەر بۆ نمونە کاتێک تو دەقێکی ئەدەبی دەخینیەوە بۆ نەکابرا دەڵێتن ئەی ساکنی ڕیازی مەدینەی منەوەرە لوتفێ بفەرموو مەدینەی منەوەرە باشە تەماشا دەکەن باسی مەدینە دەکات کەواتە بیری ئاینی بەسەریدا زاڵە کەواتە هەموو دەقێکی ئەدەبی بیرێک لە بیرەکان بەسەریدا زاڵە ئایا بیرێکی کۆمەڵایەتیە بیرێکی سیاسیە یاخود ئەوەتە بیرێکی دڵداریە سێمین ڕەگەز بریتە لە ئەندێشە واتە خەیاڵ قوتابیانی بەڕێز دەڵێ خەیاڵێکی تیشتێپەڕی پەنهانی لە دڵدا ئاگدار بە خەیاڵ شتێک نییە ببینرێتە بەڵکو وەکو ڕووناچێک ها چۆن ڕووناچێک بە پەنجەرەیەکدا تێپەڕ دەبێتن بێ ئەوەی کار لە پەنجەرەکە بکاتن بە هەمان شێوە خەیاڵیش وەکو ئەو ڕووناچیە وایە تیشتێپەڕە بەناو دڵدا دەڕواتن باشە خەیاڵێک تیشتێپەڕی پەنهانی واتە نهێنیە شاراوەیە دیارنیە خەیاڵ وێنە دەکرێت بەڵام ناتوانێ وێنەی بچێشی باشە ناتوانین دەستی لێ بدەیت دەڵێ بەهۆی وێنەی جوانی شعر و دەربڕین دروست دەبێت و دەقی ئەدەبی بەهایشی زۆرتر لە دەقی ئاخاتن وەردەگرێت واتە ئەگەر ئەتوو بتەوێت یەک لە جیاوازەکانی وان قسەی ئاخاوتنی ڕۆژانە جیاوازی بکە لەگەڵ دەقێکی شعری بۆ نمونە ئەوە دەکرێت خەیاڵ یەکەم خاڵبێک کە ئەتوو باسی بکە لە برەوەی قسەی ئاخاوتنی ڕۆژانە خەیاڵێک تێدا بەکار نایەتن بەڵام دەقێکی ئەدەبی بۆ من شعرێکە خەیاڵ تێدا هەیە بۆ من کابرا دەڵێت چوومە باغ و گوڵێکم دواند بەڵام گوڵەکە منی نەدواند بۆ نمونە شتەکە لە خۆمان پێماندادا یا تو کە دەچێت باخی گوڵ ناتوانێت قسەی بکە وایە دەڵێ ئەو دەڵێ گوڵم دواندیە قسەم لەگەڵ گوڵی کردیە کەواتە لێداها شاعیر پشتی بە خەیاڵ بەستووە هەتا ڕاز و نیازەکانی خۆی دەربڕێتن واتە چێ دەڵێن مەبەستی ئەدەبیە ئەو مۆرە گرینگە مەبەستی ئەدەبیە لە ناو دەقی ئەدەبیدا بە ئاشکرا هاتبێت یان لە پشت وێنەی خوازەی وەسفەکاندا خۆی حەشار دابێت واتە چیە واتە هەموو دەقەیەک واتایەکی تایبەتی خۆی هەیە باشە جارە ناو دەقی ئەدەبیەکەت ئەم واتایەکە دەردێن یانیش لە پشت وێنەی خوازەی زانین وێنەی خوازەی یعنی چ یعنی کابرا وشەیەک بەکاردێنی بەڵام ئەو وشەیە لە کەوتو مانایەکی هەیە لە کنیکەشتێ مانایەکی هەیە ئێستا ئەمتان ژێتان لەو گۆرانیانە بووە کابرا دەڵێ دوورم لە یاران دوورم لە یاران دوورم لە خونچە گوڵی بەهاران
هەتوو کە جێ لەو گۆرانەی دەبێت ئەو دەقەی دەخوێنیتەوە ئەو شعرەی دەخوێنیتەوە وا دەزانی کە شاعیر بەبەست لێی گوڵ و باخ و چیژێکی جوانە بەڵام بە پێچەوانەوە کە دەڵێت دوورم لە یاران دوورم لە خونچە و گوڵی بەهاران بەبەست لێی پێشمەرگەی ئەو شعرەی بۆ پێشمەرگە نووسیە کەواتە بە ناڕاستە و خۆ واتای نەتەوەی بەخشی هۆنراوەکەم کەواتە لێرەدا واتە دەکرێت بەڕاستەوخۆ بگەێنرێت دەکرێت لە پشت وێنەی خوازەی ئەوجا هەروەها وەسفەکان وێنە خوازەی وەسفەکاندا واتای خۆی دەبڕێتن. دەڵێ ئەدەبیات ناسی دەکرێتە چەند بەش قوتابیان ئەدەبیات ناسی واتە ئەو زانستە کە لە ئەدەب دەکۆڵێتەوە لێکۆڵینەوەی ئەدەبی باشە دەکرێتە چەند بەش دەکرێتە سێ بەش مێژووی ئەدەب تیۆری ئەدەب هەروەها ڕخنەی ئەدەبی کەواتە گەلێ امتحان لە بۆ هینا گوتی ئەدەبیات ناسی چەند بەش دەڵێ مامۆستا سێ بەش مێژووی ئەدەب ڕخنەی ئەدەب تیۆری ئەدەب ئەو سێ بەشە بەشەکانی ئەدەبیات ناسینە دەکرێت پاش پێشەکەی لە خۆت زۆر ئاساییە. دەڵێ گرنگی مێژووی ئەدەب چێ مێژووی ئەدەب یەکێکە لە لەقەکانی ئەدەبیات ناسی باشە خاڵ یەکەم دەڵێ مێژووی ئەدەب نەبووە گەلێک بەرهەمی ئەدیب و شاعیران تێکەڵ دەبوویان خاوەنەکەی ون دەبوو. خاڵی دووەم کە گرنگی مێژووی ئەدەب دەردەخا دەڵێ لە ڕێگەی مێژووی ئەدەب دەزانین شاعیرەکانمان کەی ژیاون لەکوێ ژیاون چەند ژیاون لە چەند ساڵیدا دەستیان کردووە بە نووسین. خاڵی سێیەم دەڵێ لە ڕێگەی مێژووی ئەدەبەوە دەزانین ڕەوتی بەرەو پێشهاتنی ئەدەب چۆن بووە کامە شاعیر مامۆستایە کامە لە دوای ئەو هاتووە هەروەها چۆن دەق و فۆرمە ئەدەبیەکانمان بەرەو پێش هاتوون. فۆرمی ئەدەبی واتە زۆرە ئەدەبیەکان ومە شعر پاشان ڕۆمان سیرۆ حەقایەت ئەو پێیان وترێ فۆرمی ئەدەبی واتە ژانری ئەدەبی. پرسیاری شەشەم دەڵێ ئەدەب دەکرێتە چەند بەش ئاگادار بە کە دەڵێ ئەدەب دەکرێتە چەند بەش دەڵێ ئەدەب لە دوو بەش پێک دێت دوو بەشەکە چوچیە قوتابیانی بەڕێز بەشی یەکەم هۆنراوەیە ئەو بەشی یەکەم هۆنراوەیە بەشی دووەم پەخشانە هەموو ئەدەب دوو بەشە یەک هۆنراوەیە ئەوی دیکە پەخشانە. با بزانین هۆنراوە چییە دەڵێن هۆنراوە ئەو نووسینە جوانەیە کە یەکێک لەو پێناسانە لە بۆ هۆنراوەیە بە شێوەی کلاسێکی ستونیە بە شێوەی ئازاد و سەربەز نووسێتی زۆرێک لە مۆسیقای تێدا ئەو پێناسەکە لە بۆ هۆنراوەی پێناسەش کە دەڵێ زیاتر بە وێنەی بیری خۆی پێشکەش دەکات نەک بە قسەی ئاسایی واتە زیاتر بە وێنە بیری خۆی پێشکەش دەکات ئاگادار بە زۆر زانات و کاتێک کە شعرێک دەخوێنیوە وێنەیەکی دێتە پێشتە ئێستا بۆ نمونە کابرا طبعا هەروە لەوتان ئەوە دەکەم کابرا دەڵێ یارەکەم هاتوو زولفێکی ڕەشی قەترانی هەبوو دوو چاوی بەلەک بوو دەڵێ ناو قەدیبارێ بوو تو تەمەشا دەکەی کە دەڵێ چاوی ڕەش بوو چاو بەڵەک بوو بۆ نمویان دەڵێ پرسی ڕەش یان دەڵێ قەتبارێ بوو وێنەکە دێتە پێش سایی ئەو وێنەیە لە ئەدەبیات پێ دەوترێ وێنەی شعری باشە ئەو زەلوێ دەڵێ شعر چییە دەڵێ شعر بە وێنە بیری خۆی پێشکەش دەکات بە وێنە تێدەگەینی کە بەستەکەی چییە باشە ئەوە خاڵە پێناسەیەک پێناسەیەشتر دەڵێ ڕستە و دەربڕووی دەخەکانی کورتن چونکە بە چڕی و بڕی دەخەکان بەرهەم دەهێنرێت. چوارەم دەڵێ ڕەگەزە ئەدەبیەکان لە شعردا دەرکەوتەی زیاتریان هەیە نەک لە پەخشان ڕەگەزە ئەدەبیەکان باسەوە گوتمان بیر سۆز ئەندێشە هەروەها واتە ئەو ڕەگەزە ئەدەبیەکانە دەڵێ ئەو ڕەگەزە ئەدەبیانە زیاتر لە شعردا بەدیار دەکەن و نەک لە پەخشان دەکرێت لەگەڵ پەخشان ئەوانە بکەنێت جیاوازی. دەڵێ جۆری زۆرن هۆنراوە زۆری زۆر بوونە بەیتی یەتیم واتە یەک تاکە دێربێتن یەک تاکە دێربێ دوو بەیت غەزەل واتە هۆنراوەک بۆ نمونە دڵداری بێت تەوعەن لە سێ دێر دەست پێ دەکاتە دەگاتە 19 دێری ئەو پێ دەوترێت غەزەل. قەسیدە سەر و بیزدێرێت دوو بەیتمان هەیە پارچەمان هەیە پێنج خشتە چیمان هەیە شعری داستانی هەروەها شعری ئازاد سوارینە پێنجینە لەگەڵ سوارینە ئەوان هەم پێیان وترێت زۆرەکانی هۆنراوە باشە هۆنراوە چەند زۆرێکی هەیە بەیتی یەتیم و دوو بەیت و غەزەل و قەسیدە و ئەو بەشانە هەم پێیان وترێت زۆرەکانی هۆنراوە. بابێ بزانین پەخشان چ قوتابیان بەڕێز ئەو خاڵانە جیاوازی نێوان پەخشان و هۆنراوەیە دەڵێت پەخشان لێ ڕستە و دەربڕینەکانی درێژترن ئاگادار بە ڕستە و دەربڕینەکانی درێژتر لە دەربڕینەکانی شعر ئەو تایبەتمەندی چییە و تایبەتمەندی پەخشانە. دووەم دەڵێت گرنگی بە مۆسیقا و ڕستە دەربڕینەکانی نادات ئاگادار بە واتە لە لای گرنگ نەک دەق شعرێک کە مۆسیقای تێدایە ڕستەکانی کووە دەربڕینەکانی کووە وشەکانی کووە بەڵکو تەنها دەیەوێ هەست ناخۆی دەربڕ خەلاص بڕایەوە. دەڵێ بۆیە ڕستەی هەیە درێژە هەیەتی زۆر درێژە و هەیەتی کورتە و هەیەتی زۆر کورتە. سێم تایبەتمەندی دەڵێت زۆر و شێوەکانی زۆرن وەک حەقایەت کورتە چیرۆک
کورتە چیرۆک بە دوو ناو بەشدارێک جێبەی زانە قورعایە ببورن هەڵەی تایپە کورتیلە چیرۆک شانۆنامە یاداشنامە ڕۆمان هەروەها وتاری ئەدەبی ئەوانە هەموو پێوانترێت جۆرەکانی پەخشان هەموو ئەو بەرهەمانە هەموو ئەو ژانر ئەدەبیانە هەموو ئەو جۆرە ئەدەبیانە بە پەخشان دەنووسرێنەوە حتا کتێبەکانی قوتابخانە بە پەخشان نووسراینەوە ئاگادار بەڵام بە پەخشانێکی زانستی نووسراینەوە باشتر بەخشانێکی زانستی نووسراینەوە لە مەرزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە توانین سوودیان لێوەرگری دێنە سەر بابەتی دووەم دەڵێ گرنگترین زۆرەکانی هۆنراوە قوتابیانی پڕێز گرنگترین زۆرەکانی هۆنراوە دەڵێ ژانێکی زۆر کۆنی مرۆڤایەتیە ئەو پێناسەی چییە؟ ئەو پێناسەی هۆنراوەیە هۆنراوە ژانێکی زۆر کۆنی مرۆڤایەتیە پرسیارێکتر دەڵێ کۆنترین هۆنراوە هیچییە طبعاً لە جیهاندا دەڵێ لە یۆناندا لە یۆنان هۆنراوەکانی هۆمیرۆسەکەن پێش هەموو زۆرەکانی ئەدەب واتە چی؟ واتە کۆنترین هۆنراوەکانی هۆمیرۆسی یۆنانی باشە هەروە هۆنراوە پێش هەموو زۆرەکانی ئەدەب نووسراوە یان کۆنترین زۆری ئەدەبی هۆنراوەیە پرسیاری سێم دەڵێ لە ئەدەبی عەرەبیدا کەی هۆنراوە بتراوە دەڵێ پێش هاتنی ئیسلام لە کۆڕ و کۆبوونەکاندا هۆنراوە بتراوە لە ئەدەبیاتی عەرەبی ئەوەی سەرەوە ئەدەبیاتی جیهان بەعام بوو باشە ئەوەیان تایبەتە بە ئەدەبیاتی عەرەبی بابێ بزانین ئەدەبیاتی کوردی چییە دەڵێ کۆنترین بەرهەمی ئەدەبی کوردی چییە هەروەها هیچییە دەڵێ هۆنراوەیە کۆنترین بەرهەمی ئەدەبی ئەگەر لە ئیمتحانە بۆ تۆ هێناوە گوتی کۆنترین زۆری ئەدەبیان کۆنترین ژانری ئەدەبی چییە دەڵێ مامۆستا بریتە لە هۆنراوە هۆنراوەکانی چییە هۆنراوەکانی بابە تاهیری هەمەدانی کۆنترین جۆری شعر و هۆنراوانە لە ئەدەبیاتی کوردی مابن باشە کۆنترین بەرهەمی ئەدەبی کوردیمانە پەخشانێکی زۆر دوای ئەو نووسرایە ئەو ساڵش بزانی خراپ نییە بابین بزانین گرنگترین زۆرەکانی هۆنراوە باس بکەین تاگەم گرنگترین زۆرەکان هۆنراوە لەسەن زۆرێک پێ یەکەمینیان هۆنراوەی گۆرانی دووەمینیان هۆنراوەی شانۆیی باشە سێمینیان هۆنراوەی فێرکردن واتە زۆرەکانی هۆنراوە لە سێ دانە پێک دێن هۆنراوەی شانۆیی هۆنراوەی فێرکردن هەروە هۆنراوەی گۆرانی بابێ باسییان بکەین هۆنراوەی گۆرانی دەڵێ ئەم هۆنراوەیە لە ویژدان و لە ناخی شاعیرەوە دەردەچێت واتە سیواتە گوزارشتە لە سۆزە کەسیە تایبەتەکانی شاعیر لەو کاتانە دڵخۆشیان خەمناکە ئەو هۆنراوە ئەوە تا بکرێتە گۆرانی واتە هۆنراوەی گۆرانی بریتێت لە هۆنراوی کە دەکرێتە گۆرانی باشە هەروەها دەڵێ لە ویژدان لە شعور و لە ناخی شاعیرەکەوە دەردەچێت هۆنراوەی گۆرانی واتە بە کوردیەکەی لە سۆزە کەسێ تایبەتەکە بزانین سۆزە کەسێ تایبەتەکەی وەسەبەوە نە کابرا غەریبی کەسەشی ئازیزی خۆی کردی هۆنراوەشی بەمەسی ئەو هۆنراوەی گۆرانیان پێ دەڵێن بۆ نمونە نالی هۆنراوەشی هەیە ناوەکە گرنگە بیزانین دەڵێ چای من دەم دەڕێژێ ئاوی ساف و خوێنی گەشت تا بڵێ دەریای عومانە دوور و مەرجانی هەیە دەڵێ چاوی من بەڕێژێ ئاوی ساف و خوێنی گەشت یانی چای من فرمێسکی لێ دێ وەکو دەریای عومانە چای من ئەدی فرمێسکەکانی تێ فرمێسکان دوور و مەرجانە هەر دوور و مەرجانەوەی لە بنی دەریا هەیە دەگمەنن بە نرخ ئەوە دەڵێ فرمێسکەکانی وەکو دوور و مەرجان بە نرخن ئەز لە ئیمتحانی هینا بێ دەگۆ هۆنراوەی چای من دەم دەڕێژێ ئاوی ساف و خوێنی گەشتی چێیە دەڵێ هینالیە دەگو ئایا هۆنراوەی چای من دەم دەڕێژێ ئاوی ساف خوێنی گەشت نونێ بەکەم زۆری هۆنراوە لە نونێ بۆ هۆنراوەی گۆرانی باشە هۆنراوەکەشی نالیە دووەمینیان هۆنراوەی شانۆیی هۆنراوەی شانۆیی چی دەڵێ وەک دەمەتەقەی نێوان دوو کەس لێ دێت و دیمەنێکی بینرایش لەگەڵدا دەبێت هەر ناوەکە بە خۆی وەیە دەڵێت چونکە هۆنراوەی سەرشانۆیە هۆنراوەی شانۆیش کۆمیدیا وەزنسا تراژیدیا کارەسات دەگرێتەوە تابیان بڕێز هۆنراوەی شانۆی ناوەکەی بە خۆی وەیە بریتێ لە هۆنراوەی کە بۆ شانۆ پێشکەشکردن دەنووسرێتن باشە دیمەنێش بینرای لەگەڵدا هەیە پێشتر قوتابیانی بەڕێز پێشتر کە شعر دەنووسراوە زۆر قەدیم پێشدەستا دەتوانم بڵێم 1000 ساڵێک پێشدەستا کە شعر دەنووسرا شعرەکە بڵێن ئەوە شعر و خەلاص بڕایەوە لەگەڵ ئەوەشدا وەکو شانۆوە شعرەکەیان پێشکەش دەکرێت ئەوە پێیان دەوترا هۆنراوەی شانۆیی هەندێک ئەوەمان هەیە لەناو ئەدەبیاتی کوردیدا بەڵام زۆر کەم باسکرا و زۆر کەم کەوتونەتە بەرژێ بەڵام ئاگادار بە هۆنراوەی شانۆیش دوو جۆرە کۆمیدیامان هەیە واتە کۆمیدیە هۆنراوەکە هەروەها تراژدیە واتە گریان و کارەساتە کۆمیدیا بە کوردی پێ دەڵێن بەزمەسات تراژیدیا بە کوردی پێ دەڵێن کارەسات
واتە هۆنراوەی شانۆی دوو زۆرە کۆمیدیا و تراژیدیا باشە کۆمیدیا واتە هۆنراوێک کە پڕ بێ لە کۆمیدی پڕ بێ لە پێکەنین و تۆزێک زەردەخەنە هەروەها هۆنراوەی تراژیدیا بریتە لەو هۆنراوەی کە بە گریان و ناخۆشی و خەم کۆتایی دێتن ئەوە پێی دەوترێ هۆنراوەی تراژیدی وەکو هەژاری موکریانی نمونەی هۆنراوەی شانۆیی هەیە دەڵێ مام بایز ڕۆژباش عەلەیهی سەلام ئەمەیانیسی زیرانی مەلا نەمدی دوێنێ پێر بەخوا چوومە شار چیت ڕۆژ بەخێر یەک دووبارەدا نرخەکەی چۆن بوو بۆتە 4 قیمەت تەماشاکە ئەو ئەوانە بواتە ئەوەی هەزار و یەکەشیان قسەی دەکا ئەوە واتە بۆ نمونە هەدڵێ مام بایز ڕۆژ باش ئەوە هەژار موکریانی قسەی دەکا ئەوی مام بایز دەڵێ عەلەیهی سەلام دەڵێ ئەمە یانی چێ مام بایز دەڵێ جیرانی مەلام لێ ئەم جوابی سەلامی دەم بۆ لە ئیمتحانی هاتووە دەگۆ هۆنراوی مام بایز نمونەیە بەکەم زۆری هۆنراوە دەڵێ نمونەیە بۆ هۆنراوەی شانۆی هینا دەگۆ هۆنراوی مام بایز هیچ هەیە دەڵێ هەژاری موکریانیە هینا گوتی مام بایز ڕۆژ باش عەلەیهی سەلام گوتی لە پاشوەی چی دەڵێ ئەمە یانی چی جیرانی مەلام دەکرێت بۆ شێوەی لەبۆ بێتەوە لە تاقیکردنەوەدا سێم زۆری هۆنراوە پێی دەچێت هۆنراوەی فێرکردن هات ناوەکەی بەخۆوێ دەڵێ ئەم زۆریان سۆز و ئەندێشی تێدا نییە تاڕشنی هۆنەری زۆر بەرزی نییە لەبەر ئەوەی بەتەواوەتی ناکرێت چوارچێ هۆنراو بۆ مەبەستی فێرکردن بەکار قوتابیانی بەڕێز هاتووە دەیگۆ ئەو زۆری هۆنراوێک کە سۆز و ئەندێشی تێدا بێهێز و لاوازە پێناسی چێوە پێناسی هۆنراوەی فێرکردنە هۆنراوەی فێرکردن واتە ئەو هۆنراوەی کە ئەتوو بەکاری دێنی بۆ فێرکردنی بابەتێک لە بابەتەکان باشە بۆ نمونە هۆنراوێکمان هەیە هی بێکەسی شاعیرە دەڵێ شتێکی بێخوێن و بێجویان ئەفرێت ئەچێتە ئاسمان هەڵدەگرێ گەلە ئینسان دوو باڵی پێوەی جوان ناویان ناوە تارە زۆر مەحکەم و بەکارە ئەو باسمان لە دەکات ئەو هۆنراوی فێرکردنە دەوێ فێرمان بکە تارە چیە و چنیە فڕۆکە یان ئێستا هۆنراوی دیکە هەیە پێم وابێ شێخ ئەحمەدی ناڵبند یا شێخ ئەحمەدی نۆدیە بزەم ناوەکە متەواتی لە فکرنیە دەڵێ عین چاوە ڕەئس سەرە ئیسم ناوە عین چاوە ئیسم ناوە عەرەبی کوردیە دەڵێ عین عەرەبیە بە کوردی پێی دەڵێن چاو ئیسم عەرەبیە بە کوردی پێی دەڵێن ناو عین چاوە ئیسم ناوە ئەو پێی دەڵێن هۆنراوەی فێرکردن دیسانەوە کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنمان هەیە لە کۆتایشدا وەڵامی نمونەی دانراوە لە مەنزەمەکەمدا بابەتێکی تر بیتر لە مەبەستەکانی هۆنراوەی کوردی قوتابیانی بەڕێز مەبەستەکانی هۆنراوەی کوردی جیا لەگەڵ جۆرەکان زۆر و مەبەستی تێکەڵاو مەکە ئاگادار بە زۆر و مەبەستی تێکەڵاو مەکە کە دوو چەند زۆری هەیە دەڵێ سێ شانۆیی گۆرانی فێرکردن بەڵام کە دەڵێ مەبەستەکان ینی قەسدی شیعریەکان ئایا کە شیعر گۆترە شیعر بۆ چ مەبەستێک گۆترە ئایا دڵداریە سیاسیە ئاینە چییە ئابێ باسی بکەین دەڵێ مەبەستەکانی هۆنراوەی کوردی چیم بیانژێرە لەمەش دەڵێ مەبەستەکانی هۆنراوەی کوردی 8 دانەیە ئاگادار بە 8 مەبەستمان هەیە 8 قەزمان هەیە بۆ نووسین هۆنراوەی کوردی یەکەم نیشتیمان پەروەری دووەم ئەڤینی واتە دڵداری باشە سێەم شانازیکردن فەخر بەخۆکردن چارەم لاوانەوە ئەوە چوار زۆر پێنجەم داشۆرین واتە زەمکردن ئاگادار بە داشۆرین ئەو پێنجەم زۆرە واتە زەمکردن و نزمکردنەوە ئامۆژگاری هەروەها ئاینی لەگەڵ خاڵی کۆتایی بریتە لە وەسف ئەوە 8 مەبەستەکەی هۆنراوەی کوردیە دەی یەکەم مەبەستەوە باز دەکەین کە بێتە لە نیشتمان پەروەری دەڵێ یەکێکە لە جۆرە گرنگەکانی هۆنراوەی کوردی ئەم جۆرەیان ئاگادار ئەو گرنگە دەڵێ ئەم جۆرەیان لەگەڵ بوونی مرۆڤ چەکەرەی کردیا لەگەڵ سەرهەڵدانی هەستی نەتەوەی و خەباتی نیشتمان پەروەری لەم دوو سەدەیەی دوایی زیاتر بووی نووسراوە واتە هۆنراوەی نیشتمان پەروەری بریتی لەو هۆنراوەی لە بۆ نیشتمانەکەی خۆت دەنووسی لەگەڵ سەرهەڵدانی هەستی نەتەوەی و خەباتی نیشتمان پەروەری دەتوانێت هۆنراوەی نیشتمانی بنووسی هۆنراوەی نیشتمان پەروەری هۆنراوەی نیشتمان پەروەری نمونەمان هەیە ئەحمەدی خانیە باشە هەروە حاجی قادری کۆی لە ئیمتحانی هینا بیەوە دەیگۆ کاملمانە بەڕابەری شعری نیشتمان پەروەری دانراوی دەڵێ ئەحمەدی خانی لە پاشەی ئەوزە حاجی قادری کۆیە یعنی ئەگەر هینایەوە قوتی لە هۆنراوەی نیشتمان پەروەری چی پێشەنگە دەڵێ ئەحمەدی خانی ئەگە گوتی دوای ئەحمەدی خانی دەڵێ حاجی قادری کۆیی باشە دەڵێ ئەم زۆرە هۆنراوەیە سۆزێکی نەتەوە پەروەری نیشتمان پەروەری دەخەنە دڵ و دەرونی وەرگرەوە گۆرانی شاعیر هۆنراوەشی هەیە بە ناوی کوردستان باشە
گۆرانی شاعیر هونراوە شێبنای کوردستان لە کوردستان نیشتیمانی جوان هەر بژی بە شادی سەربەرزی و ئازادی هەر بژی ئەو هۆنراوی هی گورانەوە بۆ لەبەرکردنی شا دووەم مەبەستی هۆنراوی ئەڤینی واتە دڵداری دەڵێ یەکێک لە مەبەستە هەرە بڵند و جوانەکانی هۆنراوی کوردی زۆر گرنگە لەو زاری هاتبەوە دەگوت یەکێک لە مەبەستە هەرە بڵند و جوانەکانی هۆنراوی کوردی پێناسەی چیەوە پێناسەی هۆنراوی ئەڤینیە باشە لە لووتکەی هەستی مرۆڤ بەرامبەر بە خۆشەویستەکەی نیشاندا وەکو خۆشەویستی دڵدار بۆ دڵبەرەکەی تاهیربەگی جاف شاعیرێکی بەناوبانگی کوردە دەڵێت تابەکەی قوربان بناڵم من بە ئێش و دەردەوە دەست بە ئەژنۆ بە سەردایم بە ڕەنجی زەردەوە ڕۆژی ئەوەڵ بوو کە زانیم من ئەبێ دیوانە بم من ئەبێ شێدم یانی عاشقی تۆ نەوعی مەزنون و بەچێ و هەردەوە ئەو هۆنراوێ دەبی لە بەرکەی هیچەیە هی تاهیربەگی جافە هۆنراوەکە بۆ کام بەسی هۆنراوەی گوتراوە دەڵێ مەبەستی ئەڤینی گوتراوە سێمینیان شانازیکردن دەڵێ ئەم زۆرەیان پەیوەستە بە شانازیکردنی شاعیر بەخۆی وڵاتی و دەوروبەریەوە بۆم لە حاجی قادری کۆیستڵێ حاجی قادری کۆی هۆنراوی شانازیکردنی نووسیوە دەڵێ لە گاوان و شوانی کوردەکان یەک بەسە بۆ لە شکری سەد کەڕە لەک فیدای گاوان و شوانتان حاتەمی تەی بە قوربانی سەفانتان ئالی بەرەمەک باشە دەڵێش ئەو بەسمی شوان و گاوانی کوردەکان دەکا ئاگادار بە یعنی وەکو شانازیکردنت بەوان لاوانەوە قوتابیانی بەڕێز چارەم زۆرە دەڵێ ئەم جۆرەی هۆنراوە تایبەت بە باسکردنی لە دەستدانی ئازیزان و کۆستکەوتن حوسێن شەریف پەناهی دەڵێت کۆچی کوردان وا بە کاروان دێ لە ڕێی شارانەوە ڕۆژ بەبارە قورس و برسی شەو لەبەر بارانەوە نیشتیمانی خۆمە دەپێوم پێم دەڵێن ئاوارەیە گەرچی بێڕەشماڵ و پێخوا سەر بە کۆسارانەوە ڕێگە دوور و خێڵ ماندوو لێوە بار و پێپەتی چاو بە ئەسرین دێتە پیری کۆچەکەی یارانەوە ئەوتەمان عەدنان کەریمیش کردی گۆرانی بەداخەوە لە ڤیدیۆکلیپێکدا دەڵێتن دەڵێ هەموو ساڵێک دەبی ئەم ئەو هۆنراوەی نوێکەوە بیکەمەوە گۆرانی مەست لەوێت هەموو ساڵێک کورد ئاوارە دەکرێت و دەربەدەر دەکرێتن ئەوز ئەوە بۆ هۆنراوەی حوسێن شەریف پەناهیە پێنجەم مەبەست بێت لە مەبەستی داشۆرین قوتابیانی بەڕێز داشۆرین واتە چی واتە وشەکانی زبر و بەئێشن بۆ گیانی ئەو دژمنیارانە و ئاراستەیان دەکرێت بۆ دەرخستنی لایانی خەوش و نزمکردنی لایانی کەم و کوڕیا هۆنراوەی داشۆر واتە ئەو هۆنراوەی لە بۆ چی لە بۆ داشۆرین و پیشاندانی لایانی خەوش و کەم و کورتی و ناشرینی بەرامبەرەکە و نایارەکانێتی ئەو نمونەی هۆنراوە چی هەیەی شێخ هەیەی شێخ تاڵەبانی نمونەی هۆنراوی داشۆرینی هەیە دەڵێ هەزار ئەفسون و زادی پێوە ئاوێزانە ئەم ڕیشە عیلاجی گەر ببی یا گوزە یا کوێزانە ئەم ڕیشە بە تەحریکی تەلێکی 100,000 نەفسی بە کوشتندا ڕئیسی حیلەکاران شای قوماربازانە ئەم ڕیشە وەزلی هەندێک کەسێ لە پەنای ڕیش و ئانە خۆیان بەدین و بەدیندار بەدەردەخێن بەڵام لە بنەوە شکاوەوەتی نەعاشی دیکەن لەگەڵ ڕێزمەند و باشەکان شەشەمیان ئامۆژگاری دەڵێ ناواخنەکەی ڕێگایەکی نوێ پیشانی تاگیان نەتەوەدا بۆ ئەوەی ژیانی بەرەو پێش ببات بۆ منە پیرمەردی شاعیر دەڵێ چ دەڵێ لای من بە خوێندەواریە ئای هەر بە خوێندەواریە هەر میللەتێک کە فەنی عیلمی نەبێ ئەوە دەردی کاریە ئەو هۆنراوە هیچەیە دەڵێ مامۆستا ئەو هۆنراوەی پیرەمێردە ئەگەر گوتی ئەو هۆنراوە بۆ مەبەستێک گوتراوە دەڵێ مامۆستا بۆ مەبەستی ئامۆژگاری گوتراوە هەفتەم مەبەستی هۆنراوە بێتە لە مەبەستی هۆنراوەی ئایینی دەڵێ ئەم شێعرانە مۆستایشی خوا و ڕەمزە ئایینەکان و جوانکردنی ئاین بە شێوەی مناجاتی بەندە لەگەڵ خودا و دوعا و پاڕانە لە خودا و جوانکردنی بە ئاینە ژیاریەکانی وەک ڕازگۆی و دەستپاچی و هەروەها میوان پەروەری و سۆزی داهێنان دەنووسرێتن واتە شەری ئاینی بریتین لەو شتانەی کە بۆ ستایشی خوا و پێغەمبەر و هەروەها صلی الله علیه وسلم هەروەها لە بۆ ڕەمزە ئاینەکان دەنووسێت ڕەمزە ئاینەکان بەسمان لێ سبن بۆ ڕەمەزان دەنووسێت بۆ خەلیفەیەکی بۆ جێنشینێکی موسڵمانان نووسرا یاخود بۆ نمونە بۆ نوێژ نووسراوە بۆ ڕازگۆی نووسراوە پیان وترێ هۆنراوەی ئاینی
بۆنە مەحوی هۆنراوێکی جوانی هەیە دەڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆی بە باچ و عومرم خودا تۆ بمژینە تا لەبەر قاپی کەسێ دەمرم یانی سا تەماشاک بەرما مەستەوە چێندری ئاینی ئەو هۆنراوەیە قوتابیان نەحوی ئەو هۆنراوەی لە حەز نووسیوە باشە کە دەڵێ خودا تۆ بمژینە تا لەبەر قاپی کەسێ دەمرم دەڵێ خودا ئەوەندە عومرم بدەی حتا دەگەمە حەز و لە بەردەم خبرەکەی ڕسوڵ الله پێغەمبەر صلی الله علیه وسلم لێن دەروەفات دەکەم واتە هۆنراوەکە بۆ ستایش پێغەمبەر نووسیوە هەشتەمین و کۆتایی وەصف سێ دەڵێ وەصفی سروشت و مرۆڤ شتی جوانە دەتوانین بڵێ هۆنراوە هەر هەمووی وەصفە بەڵام لە هۆنراوی کورددا ئەم وەصف زیاتر بەلایە وەصفکردنی سروشتی جوانی کوردستاندا دەشەکێت قوتابیان ساڵێک لە وەزاری هیناویەوە گوتی هۆنراوی وەصف لە ئەدەبیاتی کورددا زیاتر بەلای چیا دەشەکێتەوە ئایا بۆنە بۆ ژنە ئایا بۆ هەر بابەتی شتێکەیە لەماستە بۆ وەصفکردنی سروشتی جوانی کوردستان دەشەکێتەوە زیاتر واتە هۆنراوی وەصف لە ئەدەبیاتی کورددا زیاتر بەلای وەصفی سروشتی کوردستانە لە وەصفی جوانی سروشتی بەهاردا مەولەوی شاعیر مەولەوی تاوگۆزی دەڵێ دەڵێ نازک تەدارک فەسلی وەهاران زەریف ئارایش هەردوو کۆساران گوڵ چنوڕی ئازیز نەزاکەت پۆشان بە فراوان چۆل سیل دیدەی منزۆشان دەڵێ نازک تەدارک فەسلی وەهاران زەریف ئارایش هەردوو کۆساران دەرێ وەرزی بەهار ئەوەندە جوان و ڕازاوەیە عرض و کۆسار و چیا و دەشت خۆیان ڕازاندوتەوە باسی سروشتی کوردستانەکە دیسان و کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنمان هەیە لە مەلزەمەکان دەتوانێت سوودیان لێوەربگری کە هەموو پرسیارە وەزارەکانی ساڵانی ڕابردووە لەگەڵ پرسیار و فکرەکانی خۆمان لە کۆتایشدا وەڵامی نمونەیی دانراوە بابەتێشتر بەناوی فۆلکلۆر قوتابیان فۆلکلۆر چییە فۆلکلۆر قوتابیانی بەڕێز ئەم ئینگلیزیشم زۆر باش نییە فۆلکلۆر ئەوە بە ئینگلیزی ئەو هەیە وشێش ئینگلیزیە فۆلکلۆر دەڵێ فۆلکلۆر وشەی فۆلکلۆر چۆن دروست بە هەروە واتای چییە دەڵێ وشەیەکی لێکدراوە فۆلک بە واتای یاخود بمانای خەڵک یان نەتەوە دێت و وشەی لۆر بە واتای چیرۆک ژیری هەروە هونەر زانستی ئینگلیزی دێت باشە بەیەک واتە سامانیان کەلەپوری خەڵک واتە فۆلکلۆر لە دوو بەش پێک دێت لە فۆلک لەگەڵ لۆری فۆلک بە واتای خەڵک یان نەتەوە دێت و لۆرش کە وشەیەکی ئینگلیزی بە واتای چێ یان بە واتای چیرۆک ژیر یان هونەر یان زانستی بواتە سامانیان کەلەپوری خەڵک واتە گشتەکەی فۆلکلۆر بریتە لە سامانیان کەلەپوری خەڵک طبعا وشەیەکی ئینگلیزیە لە وزاری هاتیتەوە بەڵێ ئایا وشەی فۆلکلۆر وشەیەکی یۆنانیە عەرەبیە فارسیە کوردیە یان ئینگلیزی دەڵێ مامۆستا وشەیەکی ئینگلیزیە پرسیاری دوم دەڵێ پێناسەی فۆلکلۆر چی دەڵێ فۆلکلۆر بۆ بەو هەموو سامان و کەلەپورە کوونانە دەڵێن کە بە دەرەژای مێژوو دەستکرد و بەرهەمی خەڵک بوون و ماونەتەوە پاشماوەکانی جەلک و بەرجی میلیکۆن و ئێستا ڕایەخ و هۆیەکانی خواردن هەروە قاپ کاسە کەوسک نەخش و نیگارە خواردن زۆر شتی تر دەگرێتەوە فۆلکلۆر واتە ئەو داهێنانەی ئەو شتانێکەوە موچی مرۆڤایەتن موچی گشتین بەڵام داهێنەرەکەی دیار نییە نازانی هیچ هەیە سەبوونەوە هەندێک پندی پێشی نامن هەیە نازانی چی گوتیتی ئەوە پێی دەوتری فۆلکلۆر باشە یان قسەی نەستاویان هەندێک مەتەڵمان هەیە دەڵێ بەرهەمی ئەدەی فۆلکلۆر چییە دەڵێ بەرهەمی ئەدەی فۆلکلۆر ئەوەیە کە بە سەرزارەوە دەمادەوە پشتا و پشکڕ لە باوکەوە منداڵ لە دایکەوە دەیبستێت و دەمێنێتەوە واتە ئەدەی فۆلکلۆر وەکو چیەتی واتە ئەو ئەدەبیاتێک کە پشتا و پشت واتە وەکو قسەیەک لە کەسێکی گەورە بۆ بچووک ماوەتەوە باوک بۆ کوڕەکە جێڕاتەوە کوڕەکەش بۆ کوڕەکە خۆی جێڕایەوە یاخۆت دایک بۆ منداڵەکەی خۆی جێڕاتەوە هەموو پیان دەوترێت فۆلکلۆر گرنگترین زۆرەکان ئەدەی فۆلکلۆری کوردی چین بیان ژمێرە تاویان زۆرەکان ئەدەی فۆلکلۆری کوردی زۆر گرنگە بزانین یەکەم ئەفسانە چییە ئەفسانە چیرۆکێکی لە عەقڵ بەدەرە بەرهەمی ئەو کاتێک کە مرۆڤ نەیتوانێت لە هەموو دیاردەیەکی سروشت تێبگا بۆ گەیشتن بە ئارامی خەیاڵ ئەو ئەفسانانە دروست کردووە چیرۆکێکی لە عەقڵ بەدەرە ئەفسانە قوتابیانی بەڕێز واتە ڕووداوێک دەژێڕێتەوە کە ئەو ڕووداوە ئەسڵ و ئەساسی نییە سەبوو بۆ نمونە کاتی خۆی مرۆڤ کە بێدەسەڵات بووە لە بەرامبەر دیاردە سروشتەکان بۆ منە خوای نەناسیە گوتیەتی خوای ڕۆژێنە ئەوزوبیلا یان بۆ منە دەڵێ خوایەکێک کە باران دەبارێت یان دەڵێ خوایەکێک کە ڕۆژ هەڵدەهێنێت و ئاوای دەکاتن ئیترەوە هەمووانە پیان دەگوترێت ئەفسانە هەروەها بەرهەمەکەش دیارنە هیچەیە حەقایەت چییە دەڵێ حەقایەت سەرگوزوشتەشی پێدەگوترێت سەرگوزوشتەشی پێدەگوترێت باشە بەرەو پێشچوونێکی ئەفسانەیە دار بە
لە ڕووی ڕوخسار و داڕشتنەوە لەو دەچێت کەرەستەی ئەفسانە زیاتر نەقوی خەیاڵ بووە بەڵام کەرەستەی حەقایەت ئاگادار بە زیاتر ژیانی واقعیە. حەقایەت واتە ئەو ڕووداوەی کە ڕوویدایە باشە ڕووداوی بەسەر کەسێکدا هاتووە ئەو لە بۆ کوڕەکەی خۆی جێراوەتەوە ئەو کوڕەکە بۆی کشکەی جێڕاتە تا گەیشتە سەردەمی ئەو ڕووکەی من و تۆ. گۆرانی لە سەردەمێکی زۆر کۆنی ژیانی مرۆڤایەتیەوە پەیدا بووە باشە گۆرانی لە سەردەمێکی زۆر کۆنی ژیانی مرۆڤایەتیەوە پەیدا بووە. پێناسەی چیەوە؟ پێناسەی گۆرانیە. دوو بۆچن هەیە بۆ پەیدابوونی گۆرانی. هۆی یەکەم دەڵێ هۆی یەکەم دەگەڕێتەوە بۆ ئیشی هەرەوەزی یعنی پیان وایە کە لە کاتی ئیشکردنە کاتێک بۆ منە زەویەک چێڵاوە یاخود گەرمی دوورێتەوە گۆرانی گوتیان ئیتر دەڵێ هۆکاری پەیدابوونی گۆرانی ئەوەیە کە بە ئیشی هەرەوەزیەوە خەریک بوونە لەو کاتی گۆرانیان گوتو بۆ سەڵاتای ساڵتانی گۆرانی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتی. هۆی دوم دەگەڕێنەوە بۆچی بۆ لایانی ئاینی دەڵێ گۆرانی ئاینی کۆنتترین زۆری گۆرانیە. ساڵێک لە وەزاری هەفتەوە دەیگوت کۆنتترین زۆری گۆرانی کام زۆری گۆرانیە مەسە گۆرانی ئاینی. گاڵتە و گەپ دەڵێ هەمیشە لە شێوەی چیرۆکی کورتدا دادەڕێژرێت مەرزنیە قارەمانەکانی ئەم چیرۆکە مرۆڤ بن ئەدی زۆر زار لەسەر زمانی ئاژەڵان و باڵندە دەیگێڕینەوە. قارەمانی گاڵتە و گەپ کەسێکی ڕاستەقینە و قسەخۆش وتەبێژە بۆ منە چیرۆکانی مەلای مەشهور. گاڵتە گەپ وەچیە بۆ چیرۆکەیان کۆمەڵێک نوتەمان هەیە ئەوان هەم پێیان وتە دەستە قاڵبی گاڵتە و گەپی شەرت نییە ئەوەی کە منە ئەتوبوونە چیرۆکی لێخوێنە شەرت نییە چیرۆکە مرۆڤێک قارەمان پاڵەوانی و چیرۆکە بێت لەوانەیە باڵنگ دەبیان ئاژەڵێکی چیوی بێتن. خاڵێکی تر یاخود زۆرێکی تر لە جۆرەکانی ئەدەی فۆلکلۆری کوردی ئەویش مەتەڵە. مەتەڵ دەڵێ زیاتر بۆ کات بەسەربردن بەکارێت بەرهەمی سەرزاری خەڵکە بە شێوەیەکی نادیاری و تەماوی دەردەبڕدرێت و مەبەست لێ ڕامان و بیرکردنەوە قوتابانی بەڕێز ئەوەی کە بە نیلی لە بەرزەمەکەی دیاری کردیە هەر هەموو بریتی لە پرسیاری وزاری پێشتر لە وزاری هاتینەوە باشە. دەڵێ مەتەڵ زیاتر بۆ کات بەسەربردن و کات کوشتن بەکارێتن بەرهەمی سەرزاری خەڵکە بە شێوەیەکی نادیار و تەماوی دەردەبڕێتە تو بە شێوەیەکی نادیار پرسیارێک دەکەیت پرسیارەکە بۆ یەکە فکری بەرامبەرەکەی پێ بزورێنی بۆ کات بەسەربردن بەکاردێت. کۆتا خاڵ بریتە لە یاری زۆرێکە لە زۆرەکانی فۆلکلۆر دەبێت بریتە لە پیشاندانی توانا و هێز و لێهاتووی بەرامبەر کردارە لەنێوان دوو کەس یان دوو لایەن زیاتر بەبەستی بردنەوە و دۆڕان بەکاردێت ئاگادار بە. ئەوە گرنگە لەگەڵ ئەو خاڵە نیلی گوتم ئەو خاڵە نیلیانە هەمیشە لە مەرزەمەکەی بریتین لە پرسیاری وزاری. دیسان کۆمەڵێک پرسیاری وزاریمان هەیە بۆ ناهادە لە فۆلکلۆر لە بنەڕەتدا وشەیەکی چیە خوێنانی کوردی ئینگلیزی یاخود عەرەبیە دەڵێت بەرەو پێرچوونێکی ئەفسانەی لە ڕووی ڕوخسار و داڕشتنەوە لەو دەچێت پێناسی حەقایەتە. ئیتر کۆنتترین زۆری گۆرانی بریتە لە گۆرانی ئەو گوتمە ئاینی و پای پرسیارەکان وەڵام بدەیتەوە. داستان باوتیشتمان هەیە بەناوی داستان. داستان چیە؟ دەڵێ بەرهەمێکە لە چیرۆک دەچێت سەرگوزشتەیەکی ڕووداوێکی ڕاستەقینە دەگێڕێتەوە. داستان واتە ئەو بەرهەمەی ڕووداوێکی ڕاستەقینە دەگێڕێتەوە بەڵام بە شێوەی شێعر باشە بە شێوەی شێعر. تایبەتمەندیەکانی داستان دەڵێ زمانی چیرۆکی داستان پتە و بەهێز و پاراوە ئاگادارە زمانی داستان پتە و بەهێز و پاراوە. خاڵی دوم داستان گەلێک ڕووداوی سامناشی وای تێدا کە لە پاڵەوانێکی ناودار دەدوێت هەنێمە داستان هەبوون باسی داستان قڵای دەمدم دەکات و باسی خانی لە بزێڕی دەکات. پاڵەوانانی داستان کەسانی بەناوبانگن هەندێک زار خەواندەکان دەبنە پاڵەوانی داستانەکان هەروەها بەشی زۆری داستانەکان ڕووداوی نائاسانی واتە داستان تەمەنان باسمان گوتمان ژانرێکی کۆنی مرۆڤایەتیە پێشتر خاوەندەکان ئەکردو بە پاڵەوانی داستانەکان ئەنی شەرت نییە تەنها مرۆڤ پاڵەوانی داستانەکان بێ. ئەوەی گرنگە بتانگانی بەڕێز دەرێ بەشی زۆری داستانەکان ڕووداوی نائاسانی ئەین داستانەکان بەشی زۆریان ڕووداوێکن چۆنن ڕووداوێکن کە بۆ نمونە نائاساین لە عەقڵ بەدەرە تەسەوڕ ناکرێت ئەو شتە ڕوویدا بێتن. داستانی سۆمەریمان هەیە کۆنتترین داستان کام نەکتەوێت کۆنتترین داستانی سۆمەریەکان لە وزاری هاتبووە نووسی کۆنتترین داستان هیکام نەکتەوێت دەڵێت هی سۆمەریەکانە. کۆنتترین داستانی سۆمەریەکانە کە 3000 ساڵ پێش زاین لە خواروی عێراقدا ژیاوان. قارەمانانی داستانی سۆمەری چێ بوو؟ قارەمانانی داستانی سۆمەر بریتبوون لە خاوەندەکانی سۆمەر وەکو ئینلیل، ئانکی، ئۆتۆی، دەموزی.
هەینا بێ کاملمان لە خۆڵندەکانی سۆمەرە ئیندی لە خۆڵندەکانی برین سۆمەرەوەی سۆمەر هەرچەندە قسە هەیە دەڵێن کورد ئەسڵی دەگەڕێتەوە سەر سۆمەریەکان بەڵام ئەوەی تر قسەی ئەو دەکرێت لە کۆنتترین داستانی سۆمەری ناوی چێ باز لەستەکە چابێ کۆنتترین داستانی سۆمەری داستانی گلگامێش ئاگدار بە کە باز لە گەڕان بە دوای نمریدا دەکات ئەها داستانێکمان هەیە کۆنتترین داستانی مرۆڤایەتیە و یەکەم داستان لە مرۆڤایەتی نووسرابێ داستانی سۆمەریەکانە بەناوی داستانی گەلگامیش باشە کە باز لە گەڕان بە دوای سەکە بە دوای نمری ئەوەی ئەم داستانە داستانێکتر زیادەکرێت کە قارمانی داستانی خاوەندێکی تەواو نەبوو واتە نیمچە خاوەندوە نیوە خاوەند بوو داستانی گلگامش قوتابیانی بەڕێز کەسێک هەیە بە ناوی گلگامش ئەو کەسە ناوێکی دیکەشیە بەڵام ناوەکەی حالی حازر دەفکرم نییە نیمچە خاوەندە باش نیمچە خاوەندە خاوەندەکان لە ئاسمانەوە هەوڵدن لە ناوی بۆ نەبی کوژنەوەیانە ئیتر یەکێشتی کە دروست دەکەن یعنی مەخلوقێکی کە دروست دەکەن و دەنێن هەتاوەکو لەگەڵ گلگامێش بە شەڕ بێتن گلگامێشیش ڕۆژێک ئەوها لە دارستانێک دەبینێ و لەگەڵی شەڕ دەکات و ئیتر نە ئەو گلگامێش دەکوژی نە گلگامێش ئەوی دەکوژی بەڵکو هەروچیان هیلاک دەبن کە هیلاک دەبن دەکەن ئەو گۆڕەی هەروچیان وەسفی قارەمانی و ئازایی و لێهاتووی یەکتر دەکەن لێ دەبنە برادەر کە دەبنە برادەر پاشماوەچی ئەو برادەرە بن ئەو کە خاوەندەکان دروستیان کردبوو نەخۆش دەکەی و دەمریتن بۆیە گلگامێش فکر دەکاتەوە کە بە دوای دەرمان بگەڕێتن دەرمانەکە ینی دەرمانی نەمری بێت وای لێ بکات کە هەمیشە بە نەمری بمێنێتەوە گلگامێش ئیتر بە هەندێک خاوەند وانە پرسیار دەکا و دەگەڕێ دەرن شوێنێکەیە بڕۆ ئەو شوێنەی بۆ بزانم چیایەکی بەرزی دوورە دەڵێ لە چیایەکە زۆرە جیایەش لێ ئەو جیایە بدۆزەوە بیخۆ هەتا هەتای بە نەمری دەمێنێەوە تو ئیتر گلگامێش دەڕوا و دەگەڕێتن بە دوای جیایەکە کۆمەڵێک سەختی و دژواری دەبرێت و کۆمەڵێک ئەونا ڕووداوێتە پێشە بەسەر ڕووداوەکاندا زاڵ دەبێتن دەگاتە چیایەکە و جیایەکە دەدۆزێتەوە کە جیایەکە دەدۆزێتەوە هیلاکە تەبعاً دەچێت لە لێواری کانێک ئیسراحەت کە جیایەکە دادەنێتن هەتاوەکو لە لێواری کانێکە ئای بۆ دەموچاویدا بکە لە کاتی ئاوە دەموچاوداکردن ئەوانەی تر ئاشەڵێک پێماوی دەڵێن مارێکە مارێک دی جیایەکە دەخوات و ئیتر گلگامێشیش ناگاتە ئەوەی کە بە نەمری بمێنێتەوە لێوە گلگامێش دەگاتەوە حاڵتێک کە هەموو ئینسانە دەبی بمرێتن بۆی قەراردا کە هەمیشە ڕووداوی کاتە پێشێ بەرەنگای ڕووداوەکە بێتەوە تا ئەو جێ کە بەخۆی تااقەتی هەیە و هەتا ئەو تەمەنی خوا لە بۆی داناوە ئیتر لە مۆلوماوە دەرێکی کە هەموو ئینسانێک دەمرێ كل نفس ذائقة الموت ئەوە ئاەتی خودای گەورەیە جا بۆیە ئەوە داستانی گلگامێش باس لەو حاڵەتەی دەکاتن داستانیشترمان هەیە داستانی گریچی واتە یۆنانی باشە کۆنتترین داستانی یۆنانی بەناوی چییە کۆنتترین داستانی یۆنانی داستانی ئەلیادە و ئۆدیسە دوو داستان ئاگدار بە داستانی ئەلیادە لەگەڵ داستانی ئۆدیسە هیچی ئەو داستانی ئی هۆمیرۆسە هۆمیرۆس داستانی ئەلیادە ئۆدیسای نووسیە داستانی ئەلیادە لە سەدەی نوێم و هەشتەی پێشزاین نووسراوە کە باز دەست دەکە باز لە جەنجی نێوان تەڕوادە و گرێک دەکات کە 10 ساڵی خایاندووە ساری هەشتم دەڵێ ئایا هیچ کەسێک ڕایش جیاوازیە دەربارەی ساڵی داستانی ئەلیادە بڵێ بێری یەک لە مێژنووسە بەناوبانگەکانە بەناوی بێری خۆمان ئاگادار بەوە مێژنووسێکی جیهانیە دەڵێ دەبێت ڕووداوەکان لە ساڵی 1990 پێشزاین ڕوویان دابێت ئەو ڕایشی ئەو کابرایە داستانی ئەلیادە باس چی دەکات داستانی ئەلیادە قوتابیانی بەڕێز دەڵێ داستانی ئەلیادی هۆمیرۆس باسی دژمنایەتی نێوان گریک و تەڕوادە دەکات باشە کە پاشای تەڕوادە بۆ ماوەی 10 ساڵ جەنگ لە نێواندا ڕووی داوە ئەنجامەکەشی خۆ بۆ دەستەوەدانی تەڕوادە بوو پاڵەوانانی ئەم داستانە مرۆڤی ڕاستەقینە نەبوون بەڵکو بەشێکیان نیمچە مرۆڤ بوون خاوەند و ئەوەی تر لە خواندی تەواو بوون نیمچە مرۆڤ بزانین چۆن ئێستا لە هەندێک فیلمەکان هەندێک کارکتەری هەندێک کەسای تێدایە بڵێن بەشی سەرۆی مرۆڤە بەڵام بەشەکەی دیکەی ئەسپە یاخود بوونە مامزە ئەوە نیمچە مرۆڤیان پێدەوتێ ئەو جارە داستانی ئۆدیسە باسی دەکەم و گوتمەها هۆمیرۆس دوو داستانی نووسی بوو ئەلیادە و ئۆدیسە ئەلیادە باسی جەنجی نێوان تەڕوادە و گریکی دەکرد بەڵام ئۆدیسە باس دەکات ئۆدیسە باز لە پاڵەوانی دەکە بەناوی ئۆدیسیۆس ئۆدیسیۆس باز لە پاڵەوانی دەکە بەناوی ئۆدیسیۆس کە پاش خۆ بە دەستەوەدانی تەڕوادە ئەم پاڵەوانە ڕێزە دەستۆزی میهرەبانی
نۆلۆپیای خێزانی دەنێت. داستانشتر داستانی هندی. هندستان بەچی بەناوبانگ؟ هندستان بە وڵاتی داستانە ئەفسانە بەناوبانگە قوتابیان. زۆرترین داستان و ئەفسانە لە وڵاتی هندستان دۆزراوەتەوە و هندستان بە وڵاتی داستان ئەفسانە بەناوبانگە. ئێستش بەخۆمان تەماشا کرد زۆرترین ئاین لە هندستانەوە هیچیە هەرێکم بڕوای بە ئەفسانە و داستانەکەی تر توش ئەو حاڵەتی ئێستا بووینە. لە بەناوبانگترین داستانی هندی ناویسی هەروە چی نووسێتی؟ داستانی مەهابەهاراتە لەگەڵ ڕامایانە کە داستانی مەهابەهاراتە لە ویاسەوە لە سەدەی پێنجەمی پێش زاین نووسراوە. هندستانیەکان دوو داستانیان هەیە زۆر بەناوبانگە. داستانی مەهابەهاراتە باشە لەگەڵ ڕامایانە. ئەوە چییە؟ دوو داستانی کۆنی هندستانیەکانە کە داستانی مەهابەهاراتە لەلایەن ویاس نووسەرێکی هیندیە داستانی مەهابەهاراتەی لە سەدەی پێنجەمی پێش زاین نووسیوە. داستانی مەهابەهاراتە باسی دەکات. دەڵێ داستانی مەهابەهاراتە باسی جەنگی خاوەندەکان و خێڵی ئاسوورا دەکات. سەرکردەی ئاسوورا ناوی سۆکەر ئەچاریا بوو. داستانی ڕۆمانی. بەناوبانگترین داستانی ڕۆمانی ناوی چییە؟ بەناوبانگترین داستانی ڕۆمانی داستانی ئەنیادێ ئاگدار بە. ئی یۆنانیەکان ئەلیادە بوو. ئەلیادە. چێ؟ ئی یۆنانیەکان. بەڵام ئی ڕۆمانی ئەنیادێ بەنونە باشە نەک بەلە. ئەلیادە ئی یۆنانیە باشە بەڵام ئەنیادە هی ڕۆمانیەکانە. داستانی ئەنیادە چێ نووسیەتی؟ ڤێرجیلی شاعیر لە سەدەی یەکەمی پێش زاین هۆنراوەی ئەنیادی ئەخۆ داستانی ئەنیادەی نووسیوە. داستانی ئەنیادە باس دەکات. داستانی ئەنیادە باس لە پاڵەوانی تەڕوا دەکات کە چۆن لەگەڵ گریکەکان کەوتونەتە جەنگ. داستانی ئێرانی فارسی. داستانی ئێرانی قوتابیانی بەڕێز داستانیش ئێرانیمان هەیە کە داستانی شاهنامەیە. شاهنامە شاکاری چێە؟ فیردەوسی. بەناوبانگترین داستانی ئێرانیە کە لە سەدەی دێمی زاینی نووسراوە. داستانەکە چەند دێرە؟ 6,000 دێرە. زانانی 6,000 دێر یانی چ؟ دوو خەت دەکات دێرەک. دوو خەت دیکە دەکات دوو دێر. دوو خەت دیکە سێ دێر. دوو خەت دیکە چوار دێر. دوو خەت دیکە پێنج دێر. ئەو داستان 6,000 دێری ئەو هەیە. ئەوزە حسێبی خۆت کرد چەند داستانێکی زەخم و شاکارێکی بەناوبانگی ئێرانیەکانە کە بەناوی داستانی شاهنامە هەروە شاهنامە هی فیردەوسیە لە سەدەی دێمی پێش زاین نووسراوە. داستانی شاهنامە باسی دەکات مێژووی کۆنی ئێران تا سەدەی سەدەی هەفتەمی زاینیدا باس دەکات. ئەم داستانە گەورەترین سەرچاوەی زمانی فارسیە. قارەمانانی داستانی شاهنامە چێ بوون؟ قارەمانی داستانی شاهنامە بریتیبوون لە ڕۆستەمی زاڵ هەروەها سوهرە. ئەم داستانە سەرچاوەیەکی گرنگە بۆ مێژووی ئێران. مێژووی ئێران زۆرنەی لەو برێن داستانی شاهنامەیە تۆمار کراوە. چەند پرسیارێکی وەزاریمان هەیە دیسانەوە سارەکان تێدەپەڕێنین. داستانی ڕۆژهەڵاتمان هەیە دەڵێ ئایا لە نێوان میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داستانی هاوبەشی ئەمر دەڵێن بڵێ بە چەند زمانێکی ڕۆژهەڵاتی هەن. هەروەها لە ناو چەند میلەتی بە چەند شێوازێکی جیاواز دەژێڕدرێتەوە. هیچ یەک لە میلەتانی ڕۆژهەڵات ناتوانێت بیانکە لە مڵکی خۆیان ئەگەر سی ڕووداوەکان لە وڵاتە ڕوویدا بێت یان قارەمانەکان سەر بۆ میلەتە بن. لە ناو داستاندا مۆرگ و شەقڵی ئەو نوتۆی میلەتی پێوە دیارە کە دەیژێڕنەوە. ئایا نمونەی هەیە بۆ داستانی هەڵبەرجنەوە میلەتاندا؟ بڵێ ئەوە داستانی لەیلا و مەجنون هەیە قوتابیانی بەڕێز شوێنەواری خاک و زمانی عەرەبن بەڵام هەمان داستان لە ناو کورد و فارس و ئازەر و گەلێک میلەتی تردا دەژێڕێتەوە بە شێوازی جیاواز. ئەمە گوتمان داستانی ڕۆژهەڵات ئەو داستانە کە هاوبەش لە نێوان گەلانی ڕۆژهەڵاتە کورتێتی عەرەبێتی فارسێتی تورکێتی هەروەها ئازەریشێتی. نمونە وەکو داستانی لەیلا و مەجنون. لەیلا و مەجنون بەخۆی لە ئەسڵدا کۆنترین و نوسخەی لەیلا و مەجنونی کە بەدەست گەیشت بێ شوێنەوارەکەی یاخود باز لە چەند شوێنەوارەکەی لە خاشی عەرەبدا باشە. بەڵام لەناو ئەدەبیات کوردیشدا داستانی لەیلا و مەجنونمان هەیە نووسرایەوە بۆ کوردی نووسرایەوە کەواتەوە مڵکی هەموو میلەتانی ڕۆژهەڵاتە. ئایا هیچ داستانێکەیە مۆرچی خاشی کوردستانی پێوە دیار بێت؟ دەڵێن بەڵێ. بۆنە داستانی شیرین و خەسەرەدان شیرین و فەرهاد کە شوێنەوارەکەی چێوی بێستونە ناوی قارەمانەکانی کوردی بەڵام لە پاڵ کوردە لە ناو عەرەب و فارس و تورکیش دێتە جێرانەوە باسکردن. ئایا داستانی شاهنامەی فیردەوسی مڵکی فارسەکانە؟ دەڵێ داستانی شاهنامە لە بنەڕەتدا کۆمەڵ چیرۆکێکە کە لە ناو گەلانی ڕۆژهەڵاتدا باو بوو بەڵام
فیردەوسی سەر لە نوێ چیرۆکانی لە شێوەی شعردا نووسیەوە کردی بە داستان گیانش فارسی کردەوە بەردا. هەتا داستانی شانەمە لە ئەزڵدا کۆمەڵە چیرۆکێکە لەناو گەلانی ڕۆژهەڵاتدا باو بووە هەرێک بوون و عەنجێڕایەوە. فیردەوسی شاعیر هەستا چی کردیە؟ هەستایە ئەو برێن ئەو ڕووداوانی هەموو کۆ کردیتەوە و لێکی دایە و بە شێوەی شعر دایڕشتیان کە کردی بە شێوەی شعر دەبێتە داستان بە 6,000 دێر نووسیویەتی. باش تابیان دەڵێ داستانەکان چۆن نووسراون. داستانەکان لە سەرەتادا بەرهەمی فۆلکلۆرین سەرزارتنە خەڵکۆ ژێڕراونەتەوە. داستانی لەیلا و مەجنون بە چەند زمان نووسراوە؟ داستانی لەیلا و مەجنون بە زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی، تورکی نووسراوە. نیزامی گەنجەوی بە فارسی نووسیوێتی. داستانی لەیلا و مەجنون نیزامی گەنجەوی بە فارسی نووسیوێتی. حارسی پەتلیسی بە کوردی نووسیوێتی. فوزوڵی بەغدادی بە تورکی نووسیوێتی. ئەحمەد شەوقی بە عەرەبی نووسیوێتی. ئەو بەغدادی لێ تێکەڵاو نەکە. فوزوڵی بەغدادی بە تورکی نووسیوێتی. ئەحمەد شەوقی کە بە ڕەگەز کووردە بە عەرەبی نووسیوێتی. ئەی داستانی شیرین و خەسرۆ یان شیرین و فەرهاد چی نووسیوێتی؟ داستانی شیرین و فەرهادیش یان شیرین و خەسرۆ بە چەند زمانێکی جیاواز نووسراوەتەوە. نیزامی گەنجەوی دیسان بە فارسی نووسیوێتی. خانای قوبادی و ئەمیر خوسرەی دولهەوی بە کوردی نووسیویانە ئاگادار بە. هاتووە دەیگوت داستانی شیرین و خەسرۆ لەناو نەتەوەی کووردا بە زمانی کوردی چێ نووسیوێتی؟ خانای قوبادی، نیزامی گەنجەوی، فوزوڵی بەغدادی یانش نازم حکمەت سلێمان مەسەد خانای قوبادی. ئەگەر خانای قوبادی نەدابوو ئەمیر خوسرەوی دولهەوی. ها شیرین و خەسرۆ ئەمیر خوسرۆ تای لە خۆت بۆ وێلێش ساکەوە. هەروە نازم حکمەتیش بە تورکی نووسیوێتی. دیسان و کۆمەڵێک پرسیارێک هەڵبژاردنمان هەیە دەتوانی سوودیان لێ وەربگری تا وانەکانی ئەدەبی کوردی پۆلی نوێی بنوڕەتی لە بابەتەکانی وەرزیۆم شاد و سەرفراز و کامران بن لە هەڵاوکەم و گورتیمان بورن. خدای گەورە سەرکەوت و سەرفرازتان کە لە دوعای خێر و بەشمان مەکەن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.